ئەمڕۆ هەر بەخۆی لە کۆبوونەوەی ڕابردوو بڕیار بوو ئەمڕۆ تیرروپشتی پلە دووەکان ڕابکێشرێتن تیرروپشکەکەش ئەنجامدرا لە هۆڵی یانەی هەولێر و بەسەر تیپەکە یانەکان بەسەر 8 گروپ دابشکراون هەر گروپەی دوو تیپی لێ بەسەر دەکەوێتن لە دوای سەرکەوتنیان دەبێتە 16 یانە لەو 16 یانە وەکو خولی چمپیۆنز لیگ چون و هاتن بە یاریشی چون و هاتن چێ بە ئەنجامی یاریەکەی چون و هاتن سەرکەوتن بەدەستێنێ دەبێتە پلەیەک لە هەمان کاتدا تیرروپشتی خولی پلەیەکیش چوارگۆشەی زەرین بەڕێوەچوو کە یاریەکانی بە شێوازی چون و هاتن بەڕێوەدەچی بە یەک مەرحەلە بە شێوازی خۆل بەڕێوەدەچێتن کە هەمویان چون و هاتن کەواتە یاریێک لە یاریگای خۆی دەبێت یاری دۆمی لە یاریگای بەرامبەر دەبێتن ڕکابەرەکەی دەبێتن. خولی لاوان کۆبوونەوەیان لەگەڵ نوێنەری یانەکان کردو تیرروپشکەکە دواتر ڕادەچێشێت بەڵام تیرروپشکەکە لەو کاتە ڕانەچێشە دوای کۆبوونەوەکە بەڵام تیرروپشکەکە دواتر ڕادەچێشێت و ڕادەگەێنرێت و یاریەکان دەکرێت ڕەنگە هەندێک لە چون و هاتن هەتا بە ئەوەش باسکەم خولی یانە پلە دووەکان لە 25 بەڕێوە دەچێتن چونکە مانجی ڕەمەزانی بەسەردا دێتن بەهۆی مانجی ڕەمەزان ڕەنگە خولەکان هەندێک دواب بکەوێت ئەگەر بتوانین ئەنجامی نەدێتن بەسەر چوارگۆشەی زەرین ڕەنگە کۆتایی پێبێتن تا مانجی ڕەمەزان خولی پلەیەک بەڵام پلە دوو دەکەوێت دوای ڕەمەزان لاوانیش ئیتر ڕەنگە بکەویتە دوای ڕەمەزان ئەویش بەڵام 100% بریاری نەدراوە چ ڕۆژێک ئەنجام دەدرێت یاریەکان پلەیەک بەپێی ئەو زانیاریە منێ لە مانجی چار لە سەرەتای مانجی چار دەست پێ دەکاتن مانجی یەکی چار دەبێت دوی چار دەبێت بەڵام لە سەرەتایی مانجی چوار دەست پێ دەکاتن.